أصلي غاوين كجمع غاوة بريتيا لوي ككارجك لبيتشواني أو علميك هيبوه أم كابراي خوي علمي هبو آتيناه آياتنا بەڵام ئەمانەی خستۆتە کەنارە خۆی لەسەر خەتێکی تر بەڕاوبۆچوونی خۆی بیا بەڕاوبۆچوونی حیزبێک بیا بەڕاوبۆچوونی فەلسەفەیەکی ڕێگا و بانێکی تر بێ وەالحاصڵ بەرنامە و ڕێبازێکی تری گرتووەتە بەر غەیری ئیسلام ئەمە نەتیجەکەیەتی کە وەکو سەگ وایە فمثله كمثل الكلب جا بڕوان واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين ولو شئنا لرفعناه بها ئەگەر بمانویستایە بەرزمانە کردەوە لێ ئەو کوفرەمان لێلا ئەبرد یا خۆیمان بە ئاەتەکان بەرزە کردەوە پلە و مەنزیلەمان پێدا بەڵام کە خۆی ناهێوێ و ئەسڵیش مەشیئەتی خۆی پەروەردگارە کە ئەو خۆی بەرەو مەشیئەتەکە نایە خۆی بەرەو هیدایەتدانەکە نایە خۆی گەورەژەی مالیەکە خۆی گەورەژەی داتەوە دەست نەفسی خۆی داتەوە دەست ئەو دید و ڕێبازە ئەو فەیلسوف و بیرمەندانی کە دید و ڕێبازەکەیان بۆ داناوە یان داتەوە دەست ئەو سەرۆک کۆمەڵانەی سەرۆک حیزبانەی کە بەرنامەیان بۆ داڕشتەوە ئینتیمای بۆ ئەوان هەیە بڕۆ بە ڕێگای خۆتا بڕۆ بەو ڕێگا دژوارە کە خۆشت دیندار بووی پێشتر ئەتزانی ئەو ڕێگایە چەند خەتەرە شوێنە ئەو عەلمانیەتە کەوتووی ئێستا ئەوە نمونەی تۆیە کە وەکو سەگ وایە مەلای شێخی داعی ڕئیس حیزبی ئیسلامی کەسایەتیەکانی تری هەر کەسێک کە هەیە مهمەوە ئاتەیناه ئایاتینا ئێمە هەمومان زانیمان ئەم قورئانە کەلامی خوایە هەمومان باوەڕمان بەوە بووە کە ئیسلام ڕێبازی ڕاستە بڕوامان بەوە بووە کە ئەمە وەحی و هاتووە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئایەتەکانی حەقن بەڵام ئایەتەکانی کەناردا و تەویلێکی گرتووە لە پەندی پێشینان وا فەرمێ بە پەندێکی پێشینان 500 ئایەتی تری خستۆتە لاوە